چەند ڕۆژێکە هێزە سیاسیە کوردستانیەکانی کەرکووک لە کۆبوونەوە هەوڵدان بۆی بتوانن بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق بە یەک لیستی هاوبەش بەشداری هەڵبژاردنەکانی داهاتوو بکەن. هاوڵاتیانی کەرکووک بەشداری کوردیان بە یەک لیست بۆ هەڵبژاردنەکانی عێراق لا گرنگە، بەڵام وەکو ئەوان دەڵێن تا ئێستا حزبەکان بە تایبەتی حزبەکانی دەسەڵات لە کەرکووک تەنها بازرگانیان کردووە و لە خەمی دۆزی نەتەوەی کوردان نەبوون تا بتوانن دۆخەکە بگۆڕن. هەڵبژاردن بەڕێی من ئەگەر لە هەستێ پارێزگەکەی هەولێر و سلێمانی دووهۆک ئەوە بەلای منەوە کێشەیەک نییە ئەگەر بە لیستی جیاوازش داوازم، بەڵام بۆ کەرکووک جێگەی تەمەنای هەموو هاوڵاتێکی ئەم کەرکووکەیە کە هەر هەمویان بتوانن بێک دابەزن، بەڵام جگەی داخەوان هیچ کاتێک گوێ لە هاوڵاتی ڕناگرن، هەموو کاتێک کۆمەڵگەی خۆیان فرامۆش کردووە ئەبڕوان بەوە هەیە کە کاتێ ئەوان ناتوان لەبەرەوەی کە کاتێک کە تۆ چەندی عەقڵەتی ئەوە ناخێنیتەوە عەقڵێکی بازرگان لە چۆ توانێت کە کاتێک ناوماڵی کورد ڕێکخا ئەوانە کە توانیان بە یەکلیسی دابەزن بەس دەبێت 16 مانگش ڕاستەوەکەن وەک پێش 16 مانگ ئارامی و شپێنەوە ناو شارەکە بەزەوان ئەگەر بخۆیان بە یەکلیسی دابەزن و من شارەرۆک خۆی لێ بێتەوە وەک 16 ئۆکتۆبەر هیچ بە یەکلیسی دابەزن بە دوولیسی دابەزن هیچ قەناعەتم پێیان نییە و ناچمە سەر سنووقیش خەڵکیان بە منیان لە خۆشی چاونەوتەکە ویستووە. ئێستا ئەگە بە یەک لیست دابەزێ بە دە لیستش دابەزێ شتەکە هەر کراوە هەڵ کراوە ئیتر پێویست ناگەسم ئەم خەڵکە یعنی هەستا خەڵکە هۆشیار بوو وەکو زاری جاران نییە بلێ بەڕیکلام هەڵ بخەڵەتە یان بە قسەی ئەم مەسوولانە بکەوێتە چەپڵە و بڕژێتە سەرجادا ئیترەوە تەوا ئەوە شتێک بوو کە لەبیر ناکرێتەوە. لە هەڵبژاردنەکانی ڕابردوودا چەندین هەوڵ بۆ پێکێنانی لیستی ئاوبەشی کوردی لە ناوچە جێناکۆکەکان درا، بەڵام بەهۆی ناکۆکی نێوان حزبەکانی دەسەڵات ئەو هەوڵانە بێ ئاکام بوون. لە ئێستاشدا هەوڵەکان خراونەتە گەڕ بۆ پێکێنانی یەک لیستی کوردی لە کەرکووک. بەرپرسێکی کۆمەڵی ئیسلامی لە کەرکووک دەڵێت هەوڵەکان بۆ ئەو مەبەستە بەردەوامن، هەر بۆیە لە چەند ڕۆژی داهاتوودا ئەو پرسە یەکلایی دەبێتەوە. سەرجەم حیزبە کوردستانەکان ڕایان وایە کە هەموو حیزبەکان بە یەک لیست دابەزن لە کەرکووک، چونکە قۆناغەکە ئەوە ئەخوازێت پێیان وایە ئەگەر یەک لیست نەبێ کورد ئەمجارە زەرەر ئەکا بۆ لە دوای 16 ئۆکتۆبەر وەزعێکی نەهاموار ڕووکردە کەرکووک و دەوروبەری ناوچە کوردستانەکان هەموو هەوڵەکان بەرەو ئەوە ئاچێ بەرەو ئەو قۆناغە ئاچێ کە کورد هەموو یەکدەنگ بێ لە کەرکووکا و لیستێکی کوردی پێک بهێنرێ بۆی هەموو حیزبەکانتیایە بەشدار بن. کۆبنەوەکانش بەردەوام ئەبێت تقریبان ئینی کۆمیسیۆنش درێژ کراوە تا ڕۆژی پێنجشەم بۆ یەک لیستی و هەوڵەکان چڕەکرێتەوە کۆبنەوەی زیاتریش ئەکرێت بۆ مەبەستا بۆی بگەین نەتیجەیە کە ومان بە یەک لیست دابەزین لە هەڵبژاردنەکانی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراقدا. دوای ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کورد مەترسی لە دەستدانی زیاتری دەسەڵات و خاکی کەرکووکی لەسەرە، هەر بۆیە پێکێنانی یەک لیستی کوردی بۆ هەڵبژاردنەکانی عێراق وەکو ئومێدێک بۆ قەرەبووی هەڵە سیاسیەکانی بەر لە 16 ئۆکتۆبەر بەرگرتن لە هەرەسی زیاتری کورد لە ناوچە جێناکۆکەکان تەماشا دەکرێت. کیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.